راستی اول ناوی ما گیوارای سۆران ئەم باشووری کوردستانی ئەو 103 ڕۆژە شەڕی کوبانێ شەڕێکی دژوار بەردەوام کردیە ناوبەریمە و شێروانی پەکەویە پەشەدا ڕاستی پڕ دەربەی گرانمە لە چەتەکانی داعشمە هاویشتیە و ئەم هەتا ڕۆژوەری هەتا سبەی دو سبەی وەری ئەم پێشدا دەچین و بلا کەلی کوبانی بلا باش بزانێ ئەو قەدەرێکە ئەڤاڵی مەی بەرخۆ دەدەن ناوبەری وان مەوزیاندا و شاریعدا و تۆپ و هاواندا گەلێ بەرخۆدانە وەک بلا گەلی کوبانێ باش بزانێ ئەم ناوبەری وان ڕۆژانە کوبانێ دەستمەدایە و بلا گەلی مەی کورد بلا بزانێ هەر گەلێکی مەک هەر چوار پارچە کورد بزانێ ئەم یەکینەی پاراستنی گەلی یەپەکە ئەم لە خزمەتی هەر گەلێکی کوردین و بلا چەتە باش بزانێ هیچ توجاریویش حەقیوی نینە تەس کوبانێ جاری دی وەردا و باش حەقی بزانێ 100% ئەمێ کەسی وان لە کوبانێ دەرخێن و حەقیوی نێ توجاری دەزە خاک و ئاخی کوردستان بەردا و ئەمە جاری داویە چەتە دەست لە کورداوەردا و هیوای سەرکەوتن بۆ هەموو هەواڵان دەخوازم هەواڵانی مەی چییە هەواڵانی مەی شەنگالێ و ڕاستی ئەو 103 ڕۆژەش شەڕی کوبانێ بەردەوامە ڕاستی مەگەلێ ژەبخانە سەرواندا گرتیە مەگەلێ کوشتیوان چێ بووە مەگەلێ نقطەیوان ئەساسی گرتیە مەگەلێ سیلاحی گرانیوان گرتیە و مەگەلێ دەربە لەوان خستیە ڕاستیەوە پێشتاچوونێکە بۆ ڕاستی شۆڕشێک کەتە دیرۆکی کورد ڕاستی ئەو شەڕۆشە لە کوبانێ دەرکەتیە کەتەتە شۆڕشێکی دیرۆکی ڕاستی 103 ڕۆژە شێروانی مە یەپەکە پەشە بەرخۆ دەدەن کوبانێ باوەڕ نادەن جاری حیزبێکی وسا بەرخۆ بدە ڕاستی قارەماندێکی هەرە فیداییکردن وەک شەید نارین فیداخۆ فیدا کرد هەمبەری دوژمن ڕاستیەوە قەدەرێکی هەرە مەزون بۆ ژبەیمە گەلی کورد ژبەیمە شێروان سەرۆکاتی ڕاستی ئەم هیوای سەرکەفتن بۆ خوازین شەید ئێمە نامرێ و هیوای سەرکەفتن بۆ گەلی کورد هیوای سەرکەفتن بۆ شێروانی ئێمە یەپەکە بەشە و دەستی هاوڵە ساخ بێ و بلا دوژمن باش بزانێ ئەم کوبانێ دەست کوبانێ بەرنادەین ئاخی خۆن دەپارێن هەڵات هەتا دڵۆ بە خوێنی داوی ئەموان لەڤر دەردەخەین بلا باش بزانن سەرکەوتن بۆم ڕایە بنکەوتن بەو ڕایە سەرکەفتن Hadi ya,